spread the word. ئەوڕۆکە کە ئێستا ئەمە ئامادەین لە ئاهەنگی هەڵبژاردننی شادجوانی کوردستان بۆ ساڵی 2016 وەک دەیبینم کەسانێکی زۆر لێرانە ئامادەن بە شێوەیەکی زۆر جوان بە ڕێک و پێچی بەڕێوە دەچێت هیوای دەستخۆشیان بۆ دەخوازم هیوادارم هەروەها ئەو بۆنانە بەردەوام بیت ڕاستە خۆی قەیرانە بەڵام دەبێت ئێمە هەمومان کۆڵ نەدەین نابێت دەست لە خۆمان بشوێن و ئەو پێویستیشە و زەڕوریشە ئەو بۆنانە. المواصفات يلي كلنا بنعتمدها هي مقاييس عالمية بدها تكون يلي كلنا بنعرف في الشكل الخارجي وفي الذكاء الذكي والمضمون عند كل فتاة وكل صبية عم بتشارك بتعرف انه لازم تحضر حالها لانه بالاخير هي عم بتمثل شعب عم بتمثل امرأة كردية بجمالها بطلتها بأناقتها وبأخلاقها. Your new Miss Kurdistan. Congratulations, Nalia, with a 95%. كنت بتحفظ على جنب ما فيها لو بتحفظها بتوتها جنب ما فيها ايش داخلي فيها قمو او لاولاي فيها قمو يتوالي هذا كاسة جبنا بحاجة هذا شايك ليها كش يقطع جيبه كش جيبه برادم شايك قدنيا بس كش جيبه بس باجيب ياكل فحتى ما جاب غنبون كيف برادم خما كاس في جراج غنبو جراج ما ليبو هذا خالق قرب عندنا لكم ماوەی 17 ساڵە من وەم جەبە ئیشەکەم ئەم 17 ساڵە بژێوی ژیانمان باشەوە سەریوە ئیساتەوە حکمیەوەی لە گەرمیانە ئیش و کار نەما و ئیشەکە کز بووە ئیساتە بژێوی ژیانمان ناڕاتە سەر دوایەوە ئەم جێبانە جاران وە ناو لە کەلارەوە ناوبانگوە بتایە کەلار ئێن جێبەکان ئیساتە بەچکە پاس جێگەی گردەتووە بەڵام مەگەر بۆ ئیشە کارێ مەگەر پێویستیە شتی عەرەبانەیە شتیە یعنی بارکەین بەڵام ئێمسا ئیشەکەی نەماوە. خواردنێکی کوردەواریماندانە و بە حەزی خەڵکە و خەڵک حەزی لە خواردنەکەمانە و کەڵە شێر و مریشکی کوردی و ئیتر فاسۆلیای کوردی و برنجی کوردی و تر بەم شێوازانە هەمووی بەدار و بەدار بەڕوو لێنێ بە حەزی خەڵکە. بەڕاستی چێشخانەیەکی کوردەواری جوانە خواردنەکانی پاک و تەمیزە بەدار ئەکرێ وەسانەوزادێکی هێناوە کەسێکی ڕێکوپێک و بەڕاستی لۆژیکێکی جوان لەگەڵ هاوڵاتیانە ئەم جۆرە کارانە بەڕاستی زۆر لە وڵاتان باوە ئیسە لە وڵاتێکی وەکو تورکیا کەنیوەی بەرچی بەری ناوەندی ئاسیا کردووە ئیتری بەشی ئەوروپا کەوتووە سیرەکەی گرنگیکی زۆریان ناوە بە ئیستیاف و بە کەشاوەرزی و بە مەنتیقەی سەردان و سەیرانگا. من ألمان